ئێستا دەسەڵاتی دادوەری نەکەر سەربەخۆ نییە بەڵکو لەو پەڕی حاڵەتی خراپیدایە. دەست لە کارکێشانەوەی حاکم شێخ لەتیف و شاربەدەربوونی حاکم ئاوژین و گۆڕینی بەرپرسانی داواکاری گشتی بەتایبەت لە سلێمانی و دۆسیەکانی تەقەکردن لە خۆپیشاندەرانەوە بگرە تا دۆسیەکانی داخستنی پەرلەمان و پاشەکەوتی موچە و 16 ئۆکتۆبەر و ڕیفراندۆم و دەیان دۆسیەی تر ئەو پرسیارە گەورەیە لە سەردەسەڵاتی دادوەری دروست دەکات ئاخۆ وڵات بێ حاکمە یان حکمی دەسەڵاتی گروپێکی سیاسیە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی لە پەرلەمانی کوردستان دەڵێت گەورەترین گرفتی دامەزراوەکان یاڕێم دەستێوەردانی حزبیە و باوەڕیوایە ئەنجومەنی دادوەری نەیتوانی وە ڕۆڵی هەبێ لە چارەسەرکردنی گرفتەکان وەک لە پەخستنی پەرلەمان و بڕیارە حزبیەکانی حکوومەت. گەورەترین کێشە بە سەبارەت بە دامەزراوەکان بریتێ لە دەستێوەردانی حزبی لە پەرلەمان ئەممان بە چای خۆمان بینیمان نزیکەی 2 ساڵ و نیو تا 3 ساڵ پەرلەمان بەهۆی بڕیاری حزبی و پەچی خرا. حکوومەت لە قۆناغی ڕابردوودا نەیتوانیوە بە ئەرکانی خۆی هەڵسێ لەبەرەوەی کە حزب لاقی ڕاکێشاوە. ئەم دامەزراوێش هەر بە هەمان شێوە نەیتوانیوە لە ژێر هەژمون و دەسەڵاتی حزبی ڕزگاری بێ تا بتوانێت ئەنجومەنێک و مؤسسەیەکی سەربەخۆ بێ لە وڵاتە بتوانێت فەسڵی کێشەکان بکە. بەپێی یاسا و کەسانەی دەبنە دادوەر دەبێت لە هەموو باگراوەند و ئینتیمایەکی حزبی و کۆمەڵایەتی دابماڵڕێن لەبەرەوەی هیچ جۆرە کاریگەریەک لە دەرکردنی بڕیارەکانیاندا نەبێت. لەلایەکی دیکەوە موچە و ئیمتیازاتی دادوەر تایبەتمەندە و موچەکانیان لە 4 ملیۆن دینارەوە دەست پێ دەکات بۆ 8 ملیۆن دینار بەپێی خزمەت و پلەی دادوەری بۆ ئەوەی بە پارە و پول بڕیاری دادوەرانی خۆیان نەگۆڕن. لە هەرێمی کوردستان یەکێتی و پارتی دامەزراندنی دادوەرەکانیان بەپێی پشکی حزبی لە نێوان خۆیاندا دابەش کردووە بە بڕوای پارێزەرێکیش بەشێک لە دادوەرەکان نەیانتوانیوە بێلاینی خۆیان بپارێزن و باوەڕیشی وایە هەر دادوەرێک بڕیاری سربەخۆیانی خۆی بپارێزێت ڕوبەڕووی سزای دەسەڵاتی سیاسی یەکێتی و پارتی دەبێتەوە. ڕاستە بە یاسا ئەوە هەیە کە هەر کەسێک دەبێتە دادوەر نابێ حیزبێ یاخد داواکاری گشتی نابێ ئەبێ ئینتیمای سیاسی نەمێنێ. بەڵام لە ماوەی ڕابردوومان بینیمان چەندەها وێنەمان بینی لە کتۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاو بوانێ کە لە مناسباتی حیزبیە و لە انتخابات و لە بانگەشەی حیزبیە زۆرێک لەوانە بەشداریان کردووە کە ئەمە تعمیم نییە بەسەر هەمویاندا. ڕاستە بەشێکی زۆریشان ئینتیمای ڕاستەوخۆیان نییە بەڵام ناتوانن لە ژێر ئەو هەیمەنەیە دەرچن کە حیزبی سیاسی و هەردوو جوود دەسەڵاتی سیاسی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستانە دروستیان کرد. بە بڕوای شارەزایانی یاسایی بێڕۆڵی دەسەڵاتی دادوەری لە دۆسیەکاندا گەورەترین خزمەت بووە بە دوو حزبی دەسەڵات و دۆسیەکانی حاکم ئاوژینیشەوە دەردەخات. بەردەوامی سربەخۆ نەبوونی دەسەڵاتی دادوەری بێدەسەڵاتی بەرامبەر پارێزگاریکردن بە خودی ئەو دادوەرانە دێنێتە ئاراوە لە پێناو سەروەربوونی یاسا دەکەونە بەر پەلامار و سزاکانی دەسەڵاتی سیاسی. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.